لە نێو زبڵ و خاشاکدا دانیشتووە، ماندوو ڕوومەت هەڵبزرکاو مێش بەسەر ڕوومەتێوە نیشتوتەوە. حەموودی کە بژێوی خێزانەکەی بە کۆکردنەوەی ئاسن لە نێو زبڵدا پەیدا دەکات، دانیشتووی شاری کەرکووکە. ئەو شارەی دەوڵەمەندەکەی بە سامانی سروشتی ناوی بە جیهاندا بڵاو کردوێتەوە. والله بێت ئاجار ماڵمان لە خانووی کرێدایە، باوکیشم لە زیندانە. جوون گڕی نەوتی کەرکووک تەنها چەند سەد مەترێک لە ماڵەکانەوە دوورە، بەڵام شارەکە و دانیشتوانەکەی تەنها ژەهری دووکەڵەکەی هەڵدەمژن و بێبەش کراون لە خێر و بێری داهاتەکەی. بەشێکی زۆر لە خەڵکی کەرکووک لەو پەڕی هەژاریدا ژیان دەگوزەرێنن و خراپی ژیان و گوزەران تەواو بیر و خەیاڵی بردوون. خاوەنیە بۆ وای لێ ناهات، هەموو دەوڵەتێک نەوت دێ بێتە خێروبەرەکەت بۆ ئێمە بۆتە بەڵا. بای نەوتەکە بەس خەفەتێکە بۆ ئێمە دووکەڵەکەی بۆ ئێمەیە و خانزاسەکە شێراوە بۆ ئێمە خوا دروستمانی کردەوە خەفەتم دووکەڵا خۆی. کاتێک بەنێو کەرکووکدا گوزەر دەکەی، دەوروبەری جادە و شەقامەکان بە زباڵەدا پۆشراون، سەر هەموو کۆڵانێکی شارەکەش زبڵ هەڵدراوەتەوە. بە شێوەیەک شار خەریکە دەبێتە زباڵەخانەیەکی گەورە. خەڵکی شارەکەش جگە لە خەم و خەفەت چی دیکەیان لەدەست نایەت. فەرموو بەم ڕۆژە جێژنەیە هاتوێتان بازارەوە هەر هەمووی زبڵە، خۆزگار دوێنێکە بەهات ناتان بازارەوە بدانە هەلم سەرەوە بۆ ئەو سەر هەمووی زبڵ بووە. کەی منطقە ڕۆی هەمووی پر زبالەیە، نا بەلەدیایە نا خەدەماتە هێر شتێ نییە. هەر کۆڵانێک و دوولۆری زبڵی لێ ئارە وەڵا زبڵ خەریکە ماخواان. وەک دەوترێت چێشتی فرەکابان سوێرە، ئێستا دۆخی کەرکووک هاوشەوەی چێشتی فرەکابانە، خاوەنی زۆر بەڵام شار وێران. موضوع كركوك موضوع فيه قصد في هذا المجال، عدم توفر تەرخانەکردنی پارەی نەختینەیی بۆ شارەوانی کەرکووک بۆ بواری زبڵ و خاشاک بەمەبەستە کە سەرۆکەکەی برادێکی کوردە اللي هو مدير بلدية محافظة كركوك. هەموو لایەنەکان دۆخی کەرکووک بەم خراپێ دەبینن، دەشزانن خەڵکەکەی لە چی حاڵ و گوزەرانێکدایە، هەمووشان لێ بێدەنگن. بەڵام چەند مانگێکی تر و لەگەڵ نزیکبوونەوە لە هەڵبژاردن کەرکووک هێندە خاوەنی بۆ پەیدا دەبێت، دانیشتوانەکەی قەرزار دەکەن. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمەریکا، کەرکووک.